دکتۆرەگیان ئێمە ئەم مۆزوعی تەجمیل و جوانکاریە وای لێ هاتووە بۆ بە هەوەسێک لای ئافرەتان بۆ بە ئارەزوویەکی زۆر یعنی وەکو ئەو خاتونی کە ئێستا باسی کرد لە کەیسەکەوتی من پێویستیشم پێی نەبوو بەڵام بینی خەڵکەیکە وام لێ هات کە منیش بیکەم هیچ پێویستیشی پێی نەبوو اینجا بەڕێستان چێڵەن لەسەر ئێمە بە ڕۆژانە ینی کەیسی وایەتە بەردەمان بە ڕۆژانە کەیسی والەوە چه حاڵەتێ دوو حاڵەتی وایی ببینم کە کەسەکە خۆی زۆر جوانە بۆ نەکبەتیش مشکلەکە لەوایە ئەو کەسانی خۆیان زۆر جوانە زیاتر ئەوانن کە خۆیانیان بەدڵنیە سبحان الله نازان بووایی یعنی دائما ئەوانە شکلی خۆیان ئەیانەوێ بگۆڕن بە شتێکی تر خۆی لە قسەکان ناگوێم لێ بوو چەند شتێکی باس کرد یەکێکیان مۆزوعی لاساییکردنەوە بووە کەوای لێ کردووە هەوەسی ئەوەی هەبێ کە خۆی بگۆڕێ شکلی خۆی بگۆڕێ ئەمە بەشێکی تریان دەوروبەرە مع الأسف هەندێک جار هەیە environmental factor واتە فاکتەری بیئەویە وا لە کەسەکە ئەکا کەوای لێکە حەسکا شکلی خۆی بگۆڕێ گینا خۆی لە بیدایەت کە فترەت کەسەکان لە دایکە بن شکلی خۆیانیان بەدڵە بەس هەندێ فاکتەر هەیە وایان لێ ئەکا کە جاری وا هەیە ئەو متمانەیان بەخۆیان نەمێنێ فاکتەرەکان زیاتر بوو ئەویە بیئەوێکە کاریگەری چی لەسەر کاریگەری هاوڕێکانی کاریگەری خزمە نزیکەکانی ئەو کەسانەی دەوروبەرین بۆیە خۆی دائیمەن ئێمە وەکو خانمان ئەڵێن ئەبێ کەسەکان بۆ یەکتری پشگیری یەکتر بن لەو مۆزوعە زۆر جاربینی هەر خزمی نزیکتەیەت بۆ ماڵتانەڵێ ئەوی ئەویان لە کێ چێوەڵا لە خۆتان ناچێ ئەمەی وایە زۆر گوناحی باوەڕە بێ یعنی مع الأسف یەک ساڵە من کۆمەڵگای کوردەواری خۆمان و خۆشم کوردم و تاکێکم لەم کۆمەڵگایە زۆر ڕوخێنەرە لەو بارەیەوە خاصەتە لە مۆزوعی خانمان و خاتونە لەبەرەوەی دیقەت بە کەسێک هێزی بکەی هەیە ئەمە هەر لە مۆزوعی جوانکاریشی لاوەلانێ باسی نەخۆشەکانی پێستەکەین زیبکەی هەیە کاکە کەسەکە 15 ساڵە زیبکەی هەیە خۆی طبیعیە گەر زیبکەی هەبێ بەڵامە بێز و چارە سەروەرگرێ تۆ ئەتوانی نەقدەکەت کە بۆی ئەی بڵێ پزیشکێک سەردانی پزیشکێکە بەو شێوە ڕوخێنەرە نەبێ شێوەیەکی بنیادنەر بێ بڵێ کچەکەم ئەزانی وڵا خۆ دەڵێی گوڵی ماشەڵات لەبێ بەس بۆ ناچی سەردانی ئەو پزیشکەکەی ئیسیفادەی لێکی بەس کەچی چەنەها جار هەیە کەسەکە کە یێتە ژوورێ بۆ لام باوەڕکە 15-16 ساڵ یێتە ژوورێ جارێ هەر کە ئەم بینێ یەکسەر جارێت چینێ ئەگری بەسەر هەبێ یەکسەر کلینێکسێکی بەمێ ڕاستیشە حەقێتی دایکی لەو لاوەڵە وڵی دکتۆرەگیان خۆی ئەیبینیە بەڵام هەر کەسەیە بۆ ماڵمان ئەڵێ ئەیە ڕۆبوای لاتۆ دەموچای ئەو بۆ نایبەنە لای فلان و فیسار طبعا لەو حاڵەتە کەسەکە بنیادنەر نەبووە ڕوخێنەر بووە ئەگەر تۆ بە حاڵەتێکی باشە ئەم قسەیت کرد بێت تکایە زۆر حەزەکەم ئەمە خانمان گویان لەم قسەیە بێت چکە زیاتر ئێمەی خانمان ڕوبەڕووی ئەو شتابینەوە ئێمە خۆشمان جاری وایە نەقدی خراپ ئەگرین لە خەڵکەکانی دەوروبەرمان تکایە با نەقدەکانمان وایی بێ کەسەکە دروستی کا نەک بیرروخێنێ واتە تۆ ئەتوانی بە هەمان شێوە تۆ ناونیشانی پزیشکێکی پێبی کە خۆت بەدڵتە بەس بەو شکڵە ناپێی بڵێ ئەزای ماشەڵا خۆتەڵی گوڵی بەسی بکەکانە بۆی بریناری دروستنەکە سەردانی بۆ دکتۆرێ ناکەێت ئێستا دکتۆرەگیان لەم ڕۆژانەیە کوڕێک تەلەفۆنی بۆ کردم خۆجاریوە بەس خاتونەکانی تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا من کەی دەورەی متمانە بەخۆبوونت هەیە منەمێ بێم بەشداری بکەم دواتر کە لە قسەکان یا قسەی کردی مامۆستا من هیچ خۆمم بەدڵ نییە من کوڕێکم زۆر خۆم بەدڵ نیە وتم بۆ وتی من لە مناڵیەوە پورێکم هەبوو هەموو جارێ هاتیت ئەوە چۆنی گوێچکەی گەورەیە لە کێ ئەچێت بۆچی ئەمە ئەم قسێ لە مشکی منە وای لێ هاتە بۆ ڕوم ناها و خۆم پیشانی دەوروبەرەکەم بم جا ئەمە نەک تەنها کچانیشە هەسێرەی کوڕانیشی کردوێتەوە بەڵام بۆ کچان زیاترە کچانەکە زیاتر خاتونەکان زیاتر ئەوە سێری جوانی کچەکەناڵێن ئەبێ زۆر جوان بێ وابێ ئەمە وای لێ کات گرێنێ لە بەنامێکی ترا باسی ئەوم کردی قەت بەجاری وا هەیە لەگەڕ زۆر ڕێزم بۆ پیاوان بەڵام پیاوەکە شکلیشی جوان نییە کە چی هاتۆتە ژوورە و دوێنش باسی ئەو مۆزوع ئەم هەرکرد لە بەنامێکی ترا یەتە ژوورێ بۆ لای منەڵە وڵا دکتۆرە گیان بەخواوە هێناومە بۆت هەر ڕێگەڵی هێنایەتی بۆی بە بارمتە شتێکی بۆ بکە ئەڵێ ئەوە ئەگەر چاکینەکەی ژنیە هێنمەوە بەسەرا یعنی ها پیاوەکە شکلیشی زۆر ناشرین بۆ ژنەکە زۆر جوانتریش بۆ لەو یعنی لەویا متمانەی ژنەکە لە دەست ئەچێت چونکە ئەو دەردی ئێستا قسێکی جوانە کردوتە لە چاوی بەرامبەرەکەی خۆی بینێتەوە چەند جوان بێکە ئەو هاوسەرەکەی پێی ئەڵێ جوانیت خۆی متمانە بەخۆبوون مۆزوع ئەساسێکەیە یعنی ئەوە تەکیدم ئێوە زیاتر شارەزاترن لە بوارەیە وەک لە من بەڕاستی ئەبێ کەسەکان خۆیان سلف ئیجوکیت بن تسقيفي صحي يعني تسقيفي ذاتي زور مهمه وصحيش وذاتيش بهمان كات خويان متمانيان بخويان بخويان بلن نخير اما امامان جوانا هر كذا كسي كسكا يعني سبون منكالي او بياو هاتو تتي جنكم جوانيه وجواني كان بوما يو تشي بي الله بون منا چون حالي او جنا ابيني چون حالي بياو كابي زيادر امشتانيه ثلاث من برس عمدم قسان الله خوي جواني جنيه من وابلم بس براسي في متولو كاتا من وكو جن من لم لا رق مساوتو ما بتو خو زور جاني خوي بتو
جوانکەی ڕێک وام و تۆ بەس بە پێکەنینەوە یعنی بڵین پیاوەکە تۆزێت و ڕۆژ بوو هەستەکەم ها دوای نەبرەی سەڵتی گۆڕا بەس بەڵا لەوێ واموتووە چکە بەڕاستی لەیە خۆی نابوو منیش پزیشکم نابوو بڵم بەس چی بکەم منیش کاکە خانمێکم لەم کۆمەلگای ڕقمە ساوە هەستم کردووە منیش ئیهانەکانێک بەس خێزانەکەی وەنیە ئەی هەستی ئەو ژنە چۆن بوو کە هاتە لات زۆر گوناحن چونکە ئێستا ئێمە لە کۆمەلگای ئێمەیە دکتۆرە خان دوو شێواز هەیە وەکو خانمان شێوازێکیان هەیە بتمانەی کولی بەخۆیەتی هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویە و لە هەموو شتێکە خۆی سەپۆرتی خۆیەکە و پشگیری خۆیەکە پێویستی بە کەسی دەوروبەر نییە پێویستی بە هاوسەرەکە نییە پێویستی بە کەسی کە نییە تا خۆی بژێنەوەی عالیکە سوپاس بۆ خوای گەورە ئەمە الحەمدوللا ئێستا هەیە باشە بەڵام یەکێکی ترمان هەیە کاکە عالەکەی لەسەر هاوسەرەکەیەتی یعنی هاوسەرەکەی هەر شتێکی پێ بڵێ ئەبێت ئەویش لەولاوە بڵێ باشە بەسەر چاو بۆتەکەم ئەمەیە مشکیلەکە لەمەیان نقطەکە دروستەکە بۆیە خۆی ئەبێ لەو کاتەیە ئەوەنە خۆی بەقوت بێ ئەگەر پێشی بڵێ جوانی هەندێ خاڵی ئیجابیاتی خۆی هەیە دەریخە چکە جەنابەت فەرموود هەموو کەسێک خی گەورە هەموو کەسێکی بە جوانداناوە ئیتر یەکێکمان قژمان جوانێکێکمان باڵامان جوان هەر یەکێکەوە باوەڕکە خۆی جوانیش نسبیە ڕێژەیە لەوانێت تۆ سبەیەکێک گەڵی جوان من بەلامەوە جوان نەبێ و قسەی تۆ زۆر ڕاستە لەبەرەوە ئەو کەسانی کە ئیعالەکی خۆیان لەسەر خۆیانە بەڕێی منە بێ خۆیان بەقوتکەن لە ناحەی تریشەوە بێ شت نییە لە جوانیە لەوانێ ئەو شتێکی هەبێ دەستڕەنگینیەکی هەبێ کە لە خانمێکی کە جوانە هاوشێوەی ئەو بۆ نمونە تەبخەکەی لێنانی چێشتەکەی ئەوەنە مهم بێ کە پیاو زۆری حەزلەوەی بۆ نمونە ئەوەنە مهم بێ وا دەرکەوێت کە جوانە یعنی جاریوە پۆزیتیف پوینتەکەی خۆی لە نقطەیەکی ترا دۆسێتەوە شت نییە جوانی بێ باوەڕکە بۆیە دایمەن ناخی بەهێز بۆ ئافرەتان زۆر گرنگە مێکێکە لەو خاڵانی ئێمە زۆر تەکیدی لێکێنەوە هەر بە تایبەتیش لە بەرنامی خاتونە ئێمە مانەوەی خاتونەکان لە ناخەوە زۆر بەهێز بن چکە لەم ماوەی خاتونێک تەلەفۆنی بۆ کردم وتی من هاوسرم بەردەوام کە لە سوشال میدیا یاخود سێری ئەستێرە جیهانیەکانەکە سێری ئەفلامەکانەکە کەسێکە بینێ زۆر جوان دەمێت مقارنەی منەکە بۆ بەراوردی منەکە بۆ ئەڵێ هاو زۆر جوانە ئەو وایە بەڵام ئەو نازانێ ئەو لەوانێ کۆمەڵشتی لە دەستدابێ بەڵام من ئەو شتانم هەیە جاری وا هەیە کەسێک لەوانێ ئەستەرێکی بەناوبانگ بێ بەڵام لە ڕووی خێزانی و خێزانی لە دەستدابێ بەڵام من کە خێزانم پێکێنا و مناڵم هەیە ئەو لەوانێ لە مناڵ بێ بەش بێ بەڵام من مناڵم پێکێنا خاوسەرم ئەمە نابینێ بەڵام سەرەکەی ئەوە ئەبینێ و یەت بەراوردی منەکە کە ئەمە بەراوردێکی زۆر کوشندەیە زۆر هەڵەیە زۆر نامەنتەقیشە زۆر چکە قەت ناگەی بەو قیمەی کە ئەو کەسەکان باسیەکەن بۆ نمونە ئیتر لە قیمەی جوانیا بە بۆ نمونە یەکێ لە ئەستێرەکان کە ئێمە ئەستێرەیەکی بەناوبانگمان هەیە و ئەشتانم ناوەکەی بڵم کە ئەنجلینا جۆلیە ئەنجلینا جۆلی کە منە چم بۆ کۆنفرانسانە لە جیهاندا کە لە فەرەنسا ڕۆم ئیتالیا ڕۆم کۆڕۆم مەعایری دەموچاوی قیاسات کراوە کە ئەم کچە ئەو قیاسەیە کە تۆ بێ بیکەی بۆ نمونە کە منیان فیلەری لود بۆ خەڵکەکەم ئەبێ نقطەی پوینتەکانم کە دایانێم ئەو نقطانە بێ کە لە دەموچای ئەنجلینا جۆلیە دەرهێناوە یعنی ڕیفێریان کردوتەوە بۆ ئەو وەکو ڕیفێرەڵێ وایە چین بۆ جوانکاری بۆ یەکو ئەنجلینا جۆلی بێ بەڵام کەچی دیقەت بەلەوە چێ شتێکی تری با نەیڵم یعنی مقابلەیەکی تەلەڤیزیۆنی بەس لەواچە شتێکی تری نەبێ لە ژیانیا ئەو قسەی جەنابتە کەواتە شەرت نییە ئەو کەسانە ئەو ڕۆڵ مۆدێلانە کە بڵین کە ڕۆڵ مۆدێلی خەڵکی ترن شەرت نییە ئەمانە لە حياتیانە حياتێکی خۆشیان هەبێ حياتێکی مستەقریان هەبێ شەرت نییە بەڕاستی لەلای دەوروبەری شەرت نییە هەموو کاتێ بە جوانی ببیندرێن لەوە چ شتێکی تری تیا هەبێ نەقسێک هەبێ ئێستا من بۆ ئەم بەرنامەی زۆر متابعەم کرد بەتایبەتی ئەو یەکێک لە ڕۆڵ مۆدێلەکانی بەناوبانگەکانی جیهان ینی باسیەوەیە کرد خەفەتی ئەوەی بوو کە لەبەر ئەوەی کە جسمی خۆی بە جوانی بێڵێتەوە خۆی بێبەش کرد لە عمومەت لە دایکایەتی ینی نەمیستۆ مناڵم ببێ لەبەرەوەی شکڵم تێک نەچێت لە دوای تەمەنێک ئەنجا دانیشتبوو خەفەتی بۆ ئەوە خواست کە ئەبووە شتێکی وای نەکردە جا حتا لە بەرنامەیەکە پیان و تۆ چۆن نەسیحەتی خەڵکەکەوتی پیانەڵم هەر لە ئێستا کە کچن کە ئەچنە پرۆسی هاوسەرگیری و ورێ خۆیان بن زوو فرێ خۆیان بکەن کە مناڵیان ببێ و دایکایەتی بکەن بۆ ئەوەی ئەو چێژە لە دەستێن و محروم نەبن لێ زۆر ڕاستە مەوزوعی لاساییکردنەوە نقطەیەکی گرنگ بوو لای ئەم خانمە بەڕێزە مەوزوعێکی تر هەیە کە بۆ ئایا بۆ لە تەمەنی 23 ساڵیا دەسی کردو بۆ شتە باوەڕ بێ دکتۆرە خان من بەم ڕۆژگارە نەخۆشی گەنج ئیزنێم بۆ مەوزوعە خاڵێکی زۆر گرنگ بوو کە ویستم پرسیارە لێ بکەم کەو کەسانیانە لای تۆ یەکسەر پیانەڵی ئەم شتەوت بۆکەم غەڵەتترین شت لە پزیشکا ئەوەیە کەسەکەیەتە ژوورێ بۆ لاو ئەم جارەش لەوەی مانی شەشاکە لە ئیمیکاس یعنی لەوێ بەشدار بووم سپاس بۆخوای گەورە من ساڵانە ئەگەر ئاگادار ئەو کۆنفرانسانە بۆیە بەشدارە بم بۆی ئەبدەیتی خۆم کەم و زانستی خۆم هەرچەنەیتر لەوانەیە قسەم پێ بووترێ سەفەر زۆرەکچی بەس بەخوا بۆ هەمووی بۆ ئەبدەیتکردنەوە هیچی بۆ خۆشی نییە ئەوە جیای سەفەری عایلەی بەخۆشی بکەم بەڵام بۆ مۆزوعی ئەمە ئەیان و ڕێک ئاوا چوومە دەورەیەکیان و ئەیان و تکایە کە کەسەکەیتە ژوورێ بۆ لاو 120 کیلۆیە 120 کیلۆیە کەسەکە هاتووە بۆ نمونە فیلەری لێوەکە تکایە تۆ پێی مەڵە جارێ وەزنە بۆ دانا بەزێنی و جیها زەمانەیە
ئەوەی بەدڵە 120 کیلۆکەی بەدڵە تۆ عیلاقت نییە بەسەریەوە ئەوەی پێڵی کە پێویستی پێێتی بەڵام لە پێویستیە بەڵە دکتۆرە خان ئێستا غەڵەتێک هەیە شتێک هەیە ینی پزیشکان سوپاس بۆخوای گەورە و پزیشکانی کوردستان من شایەتی ئەوە ئەم کە زۆربەی پزیشکەکانمان لایەنی حاڵەتی دەرونی کەسەکە ئەپارێزن ڕەچاو ئەکەن زۆر بەشیان بیر لەوە ئەەکەینەوە کە ئایا شتێک بکەین کە زۆر تەتەڕف نەبێ سوپاس بۆخوای گەورە من لە خۆمەوە ئەڕوانم سپاس بۆخوای گەورە لەم بەرنامەی جەنابیشتۆ طبعاً ئێستا یەکتەم بینەری هەیە و ئەبینێن کە ئەگەر قسەکانم شایەتی شتەکەی خۆم بێیانە ئیشێک تەتەڕفی پێ ناکەین یعنی ئیشێک زیادە ڕەویتیان ناکەین ئەگەر پێویستی پێی نەبێت بەڵێ تەمەنی 18 ساڵیە بۆ لات پێت ئەڵێ دکتۆرە فیلەری لێوکە ئێ باوکە گیان تۆ جارێ هەر تەمەنە هەر نۆرمەڵی لە قانونی زانستی تەجمیلە بۆ نییە خوار 20 ساڵ فیلەری بۆ بکەی چۆن ئەتوانی بکەی ئەبێت تۆ ئەم قەناعەتەی لا دروستکەی ئەبێ ئەم قەناعەتە ئەوەنە بە جوانی بگەێنی نەک بە تووڕەیی چکە باوەڕ بێ مەوزوعی تووڕەییش لەو تەمەنەیە کە مراهقە زیاتر ڕقە لێ ئەگرێ بگرە لەوە چێ لە داخی ئەو پزیشکە کە بۆی ناکە بچێ لە لای پزیشکێ یەکتەن فیلەر کاتە لێوێەوە لەبەرەوە بێت تۆ بزانی لەوەیە زانابی لەوەی بزانی کە چۆن حەدێ ئەگری بۆ مۆزوعی جوانکاری لەوە ئەچێ من لەم بەرنمەیە کە بەشدار بوو بێتم زەرەری بۆ خۆشم هەبێت چونکە وای لێبێ خەڵک جوانکاری نەکاوە نیە بڵێ من طبعاً کە جوانکاری ئەڵین جوانکاری نەشتەرگەری من ناکەم جوانکاری پزیشکیەکەم بەڵام بەڕاستی من ئەوم پێخۆشترا وەگەڵەوەی کەسە بڵین قەناعەتەکە کە بەڵێ من سوپاس بۆخوای گەورە خۆم نازانم الحەمدولله خوای گەورە و بەهرەی پێیاوم چی جاری وایە قەناعەتیان پێکەم جاری وا هەیە کچەکە دەملوتی لارە خۆی لێم بەس دایکەکە قەناعەت پێکەم کە نەیکات چونکە دایکەکە ساحەبی شەئنەکەی و دایکەکە پارەکەی بۆ ئەگەر دایکەکە و باوکەکە پارەی بۆ نێن کچەکە نایکا طبعاً من زۆر گرنگە کە پزیشکەکە تۆ یعنی کە ئەوە بێتەلات و پەشیمانی کەیتەوە بڵێ تۆ پێویستیت پێینی ئەمە زۆر مهمە بەڕاستیش بڵم جاری واشەیە سەر نەکەوتم لەم مۆزوعە من چەندها جار خەڵکم دیوە مۆدێل هاتوو بێ بۆ لام وتبێتی بۆم کەوتمە باوکە گیان تۆ ئەبێ لای بەری لە جیاتی ئەوی بۆ بکرێ چکە تۆ ئێستا دەمە شێواوە ئەبێ بەس طبعاً بۆ شکڵە پێم نەوتەوتمە دەم خۆ زۆر جوانی بەس دەمە ئێستا لە مەعایری دەمە لەگەڵ لوت تا نایەتەوە بێت تۆ زێ بچووکتری کەیتەوە عاجز بۆ لێم دوای هەفتەیە بینی ومە لە سناپا دای ناوتێتی باشترین پزیشک لە سلێمانیا بۆی کردوم ئەوە فیلەرەکەم وەکو تەحەدای بۆ منیش بۆ باوەڕکە بەس من ئەوەی گوێ نایەمێ من یەکشتم هەیە لە ژیانە ئەڵێم چی بچێنی ئەوە ئەدریتەوە وئینەما عەلا نیاتیکم تورزەقون عینەن ئەو قسەیەشم هەیە بەخوای گەورە بە پێی نیەتی خۆت ڕزق ئاياتێ ئەگەر نیەتەکەت خراپ بێ باوەڕ بێ دکتۆرە خان من کوڕێک و کچێکم هەیە کچەکەی خۆشم دوای وای لێ لە مستەقبەلە طبعاً ئەمە ئەوەش ناگەێنێ لەوانەیە ئێستا لەم بەرنامەی تۆ خەڵکی بینەر ببینن و بزانن کە منیش جوانکاریم کردو بەڵام من کردومە بەس من تەمەنم 42 ساڵە ئێستا حەقی خۆمە ئەگەر هەندێشت هەیە بەسیط بیکەم بەڵام تەمەنی 20 ساڵ و 23 ساڵ و 25 ساڵ گوناحە ئەو شتانەکەن من پێڵی چاوم نەشتەرگەری کردووە ئەگەر ئێستا تۆ پێڵی چاو نەشتەرگەریکەی لە تەمەنی 30 ساڵیا چیەکەی خۆ پێڵوی چاویەکێکە لەو مشکیلانەی زۆر خەتەرە ئەگەر بە تەتەڕفی تیاکەی ئەمەیان هەر بەڕاستی ئەمە زۆر خەتەرە بۆ لەبەری پێڵی چاو سومکێکی کەمی هەیە ئەگەر زۆری لێ ببڕی تووشی تەقەڕحی قەڕەنی ئەبی لەوانەیە چاویش لە دەستێ یعنی خوای گەورە ڕەحمی بۆ کردووە کە ئەو شتە شتیان ڕوونیاوە بۆیە خۆشی قسەیەکی جوانەکە ئێستا خۆی قەناعەتی بەو شتە کردووە کاڵێ پرۆسێسەیەکی باش نییە هەندێک جار هەیە وەکو باسمان کرد ئەمە بەس تەنها ئەوە نییە کەس نەیکات بەڵێ هەندێک کەس هەیە بۆی ڕوخساریان شکلیان تۆزێ بگەڕێتەوە بۆ لاوی گەنجێتی خۆیان ئەوە ئاسایە بکرێ هەندێک بەس دکتۆرە من جارێکیان کەسێک بینیم وتی من کێشەی دەرونیم هەیە و بێتاقەت بوو زۆر دواتر کە قسەمان لەگەڵا کرد گەڕایەوە بۆ ئەوەی کەوتی من فیلەرم کردووە دوایی دەوروبەرەکەم پیانەوە وەڵی ناشرینە جوان بۆیان نەکردو وتی چوومەتەوە جارێکی تر کردومەتەوە وتوانە وڵاوت چی هەر زۆر ناشرین بووی بێشتر جوانتر بووی وتی سەوام لێ هاتوو ئەمەە بێتاقەت مای نازام چی بکەم دەمێکەڵم ئەیکەم کەسێکی تر وتی من تا ئێستا 3 جار عملیاتی لوتم کردووە یەکەم جار کردم وتیانە ئێشتا جوانی جارێک تکرد ئێستا لات لوتم زۆر بچوک بۆتەوە بەڵام ئێستا خۆزگە بە یەکەمەکە ئەخوازم یانیڵە جاروە دەوروبەری وازم لێ ناهێنێ وام لێکا ئەوەی تەخردەوەیە مۆزوعەکە تۆ ئەگەر واز لە دەوروبەر بێنی تەحەکوم بە ژیانی تۆکە بەخوا ئەیکا چونکە دوو جۆر خەڵک هەیە هەیەکێکیان هەیە زۆری خۆشەوی بۆیە پێت ئەڵێ ئەو گڵە جوانەیەکێکیان قسەیەکی کردوتی دایکم و باوکم و دەوروبەرم حەزیان لێ نەبووە کە بیکەم چونکە زۆریان خۆشەوی بۆ شکڵەوە باشە لەوەچە من هەندێک جارێ هەر بەڕاستمە خۆم کە شتێکم کردبێ دایکم وتێتی وەڵام من کچەکەی خۆم نیت
وای بەخۆم وتوە هەر بەڕاستمە بڵێن گریاوە کە بینیمی کە شتەکەم کردو تێتی کچەکەی خۆم لە دەستداوە چکە ئەو منی خۆشە ناخی منی خۆشە شکڵێکی تر منی خۆش ناوێ بەڵام کەچی ئەبینی هەندێک کەسێ بەس بۆیە پێ دەڵێ ئەو سەقەتە و سەقەتە بەس بۆی ئیسعاجێکە ئەمە بە ئینگلیزی پێوتێ مانیپولیشن نازان بە کوردێکی ئەگەر واتایەکی هەبێ ینی سەیطرەت ئەکا بەسەرا هەموو لەحزەیە بێت تۆ ئەو خۆیەکە بە بۆزەڵاتی ئەوە بەڵێ هەموو لەحزەیە تۆ ئەو قسانە بکەی کە ڕەفیقەکەت پێ دەڵێ وا بکە ئەوەش ناکرێت